16 ساڵ لەمەوبەر و درەنگانێکی شەوی 21 لەسەر 22 مانگی ئازاری ساڵی 2003 لەگەڵ یەکەم ڕۆژی وەرزی بەهار منکە و بارگاکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە بێڕەحمانە موشکباران کراو سەدان کادر و ئەندام و پێشمەرگەی بێتاوانی شەهید و بریندار کرد. کۆمەڵی ئیسلامی کوردستان دوای ئەوەی لە سیوێکی ئایاری 2001 خۆی ڕاگەیاند توانی بە شێوەیەکی ڕێکخراو هێزەکانی ڕێک بخاتەوە و هێز و پێشمەرگەکانی لەژێر سەرپەرشتی مەکتەب عەسکەری و لە 6 لەشکردا دابەش بکات کە لە لەشکرەکانی شێخ سەعیدی پیران، خالیدی کوڕی وەلید، لەشکری شارەزور، لەشکری حەمزە، لەشکری سەلاحەدین و لەشکری مهاجران پێک هاتبوون. دوای ئەوەی ئەمریکا و هاوپەیمانەکانی پرۆسەی هێرشکردنا سەر عێراقیان دەست پێ کرد، بارودۆخی نێوخۆی عێراق پشێوی تێکەوت. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش وەک هێزێکی سەرەکی و خاوەن پێشمەرگە و بنکە و جەماوەر خوێندنەوەی وردی بۆ پێشهات و ڕووداوەکان کردبوو. لەو کاتەدا و بەهۆی شەیدکردنی مامۆستا عەبدوڵای قەسرێ ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی و 4 لە پاسەوانەکانی لە بازگەی تاسڵوژە سەرکردایەتی کۆمەڵ بڕیاریدا سەرجەم هێزەکانی بۆ بنکەی سەرەکی لە خوورماڵ بکشێنێتەوە. بە جۆرێک لە نیوەڕۆی 21 ئازار مەڵبەندی شارەزوری کۆمەڵی ئیسلامی و تەواوی هێزەکانی ئەو مەڵبەندە وەک دوایین هێزی کۆمەڵ و دوا قۆناغی کشانەوەی هێزەکان بۆ خوورماڵ گەڕانەوە. شەوی 21 لەسەر 22 بنکە و بارگاکانی کۆمەڵ لە پێشمەرگە و ئەندام و کادرانی جمەی دەهاتوو بەهۆی نەبوونی جێگاوە بەشێکی پێشمەرگەکان بۆ پشودان و خەوتن گەڕانەوە مزگەوتەکان. سەرنجام کاتژمێر 12:30 خولەکی شەو ئەمریکا هاوپەیمانان یەکەمین موشکی دوورهاوێژیان لە جۆری تۆماهۆک لە دەریای ناوەڕاستەوە ئاراستەی بارگای هێزی ڕاپەڕین کرد و بردومانی بارگاکانی کۆمەڵی ئیسلامی دەستی پێکرد. پاش چەند خولەکێک دووەمین موشکی تۆماهۆک هێزی ئازادی کرد بە ئامانج و بینای ئەو هێزەی خاپور کرد. سێهەمین موشکیش بەربارگای مەکتەب عەسکەری کەوت. موشکبارانکردنی هێزەکانی کۆمەڵی ئیسلامی بەردەوام بوو. دوایین ئامانجیش ملەی سێداران بوو کە بنکەیەکی لەشکری سەلاحەدین تێیدا دەمانەوە. لەگەڵ بەردومانکردنەکان لە دەریای ناوەڕاست فڕۆکە جەنگیەکانیش بەسەر ئاسمانی ناوچەکەدا دەسوڕانەوە. بەهۆی ئەوەی یەکەمین ئامانجی بردومانەکە بوو و دوو جاریش بردومان کرا، تەنها لە هێزی ڕاپەڕین 27 کەس شەهید و 12 دیکەش بریندار بوون. بەگشتیش 43 پێشمەرگەی کۆمەڵی ئیسلامی شەهید بوون و نزیکەی 55 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. لە پێناو پاراستنی هێزەکانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەکێتی نیشتیمانی دانوستانێکی چڕوپڕی دەست پێ کرد و گەشتە ئەوەی کۆمەڵی ئیسلامی بنکە و بارگاکانی لە خوورماڵەوە بۆ دارشمانە بگوازێتەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ئێستادا و پاش 16 ساڵ لەو کارە سات و ستەمەی لێی کرا بەهۆی بڕیاری حەکیمانی سەرکردایەتەکەی و خۆ بە دوورگرتن لە کاردانەوە و تۆڵەی نابەرامبەر و دەستپێکردنی قۆناغی سیاسی مەدەنی بنکە و بارگای لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەیە و خاوەنی چەندین نوێنەرایەتیشە لە دەیان وڵات. هەروەها یەکێکە لە هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستان و بە درێژایی مێژووی سیاسی خزمەتی خاک و خەڵک و دین و ژینی میلەتەکەی کردووە و بەهۆی ڕازگۆیی و سەرڕاستیشەوە سەرڕای ڕێگری و فشار و گوشار بنکە جەماوەریەکەی لە فراوانبوونی بەردەوامدایە.